لا واشنطن میوانێکم دەبێت بەڕێز نزار حەیدەر بەڕێوەبەری سنتەری عراقی بربەستەکانی بەردەم حکوومەتی نوێی عراقی لەگەڵ تاوتو دەکەم. بەڕێز نزار حەیدەرم کاتتان باش. دوای تەنگەژێکی زۆری سیاسی و ململانەیەکی زۆری سیاسی دوجار حکوومەتی نوێی عراق بە سەرۆکاتی محەممەد شیع سوودانی پێک هات. کابینەکەی محەممەد شیع سوودانی دەتوانێت کابینەیەک بێت سیادی وڵاتی عراق بپارێزێ، وڵاتانی دەرەکی کاریگەریان لەسەر بڕیارەکانی نەبێت؟ سەرەتا سپاس بۆ ئێوە و شەوی ئێوە باش. سڵاو لە بینەرانی بەڕێز. ئەو تەحەدیاتانەی کە ڕوبەڕووی حکوومەتی سوودانی دەبنەوە تەحەدیاتی کەڵەکە بوون لە ساڵی 2005ەوە تا ئێستا لەسەر یەک ماونەتەوە و تەحەدیاتانە ئەوانش لە گرنگترینیان پارێزگاریکردنە لە سیادە و هەیمەنەت و هەیبەتی دەوڵات. هەمیشە سیادەی دەوڵەت ڕوبەڕووی دوو هەڕەشە دەبێتەوە. یەکێکیان چەکی یاسا دەرچووە، دووەمیشیان وڵاتانی هەرێمەتین و ئەوانەی کە لە دەوروبەری عێراقن و دەیانەوێت هەژمونی خۆی بەسەر سەروەری عێراقدا بسەپێن. ئەو هەموو تەحەدیاتانە چەکی دەرەوەی یاسایە خۆت دەستدرێژی وڵاتانی دراوسێ ئەمە کۆمەڵە بڕیارێک پێویستی بە بوێری هەیە ئەو دەرکردنی بڕیارێک بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو تەحەدیاتانە بەتایبەت حکوومەتی سوودانی کە بۆ ئەوەی بتوانێت ڕوبەڕووی ئەو دوو جۆرە تەحەدیاتانە ببێتەوە پێویستی بە بڕیاری گوێرانە هەیە بۆ ئەوەی هەروەها ئەمەش پێویستی بە تەوافقی سیاسی و هەوڵی دیبلۆماسی هارێمەتی و نێودەوڵەتی هەیە لەسەر ئاستێکی بەرز بۆ ئەوەی حکوومەتی عێراق بتوانێت پارێزگاری لە سیادەی وڵات بکات. ئەمەش چەند دوو بابەتن کە گومانی لەسەر هەیە ئاخۆم هەروەها گومان لە پێویستە گروپە چەکدارەکان پێویستە بەڕێز سوودانی بیرێک لەوەش بکاتەوە کە چۆن کۆنتترۆلی گروپە لە یاسا دەرچووەکان و چەکی بێمۆڵەت بکات لە عێراق. بەڵێ ئەگەر سیرێکی ئامارەکانی ڕابردوو بکەین گەندەڵێکی ئێجگار زۆر لە عێراقەیە و تەنگەژێکی سیاسی زۆر هەیە. لە ماوەکانی ڕابردووشدا نێردەی گشتی نەتۆگرتوەکان لە عێراق لە کۆبنەوەی ئەنجومەنی یاسایشی نێودەوڵەتی وتی عێراق شکستی هێناوە لە ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی. کابینەوەکەی سوودانی دەتوانێت ڕوبەڕووی گەندەڵی بێتەوە و تەنگەشە سیاسیەکان چارەسەر بکە؟ لە ڕاستیدا من وەکو کەساتی خۆم گومانم هەیە لەو وەڵامی ئەو پرسیارەی جەنابەت، چونکە ڕێگەی پێکێنانی حکوومەتەکەی سوودانی هیچ جیاوازی لەگەڵ پێکێنانی کابینە وەزاریەکانی پێشتر نەبووە. وەک گوتم لە ناو پێکاتەی کابینەی حکوومەتی سوودانیدا چەند وەزیرێکان کە پێشتر لە دۆسیە گەندەڵیدا تێوەگلا بوون، بەڵام ئەمە مانای وان نییە کە حکوومەتەکەی گەندەڵە، بەڵام چۆن بتوانێت ڕوبەڕووی گەندەڵی ببێتەوە. لایەنی دووەم ئەوەیە کە گەندەڵی لە عێراق لەلایەن ئەو گروپە چەکدارانەوە کە لە یاسا دەرچوونە پشتیوانیان لێ دەکرێت. جا بۆ لێرە گومانێک هەیە ئاخۆ دەتوانێت لە پشت پەردەکان چارەسەرێک بۆ ئەو کێشانە بدۆزێتەوە. ئێستا لێر لە عێراق 9,000 پرۆژەی وەهمی هەن کە ئەمەش بابەتێکی زۆر ئاڵۆزە بە تایبەت کە تەمەنی ئەم حکوومەیە بە سەرۆکاتی سوودانی دەگوترێت کە لە ساڵێک زیاتر نابێت. بۆیە لەوانەیە لە بەدەستهێنانی یاخود کۆنتترۆلکردنی ئەم دۆسیانە بە شێوەیەکی گشتی
شکست بهێنێت کە نەتوانێت لە ماوەی ساڵ تەنیا ساڵێکدا کۆنتترۆلی بکات و چارەسەر بۆ ئەو کێشانە بدۆزرێتەوە. بەڵێ لە دیاریکردنی وەزیرەکانی کابینەکەی محەممەد شیع سوودانیدا محەممەد شیع سوودانی زۆر جەختی لەوە کردەوە کە وەزیرەکانی کەسانی لێهاتوو بەتوانە بنەوانی لە هەر پۆستێک دەست بەکارە بن شارەزا بن لەو باری خۆیانە بتوانن بەرەو پێشی بەرن زیاتر لەو بارودۆخی ئێستا زیاتر بەرەو پێشی بەرن. ئەوەندەی چاوت خشان بێتەوە بە کابینەکەی محەممەد شیع سوودانیە وەزیرەکانی ئەوەندە لێهاتوون. سەرەتا بەڕێز لە سەدا چلی وەزیرانی حکوومەت وەزیرەکان لە ئەوانن کە پێشتر پۆستی وەزاریان هەبوو یاخۆت پۆستی ئیداریان هەبوو لە حکوومەتی عێراق ئەگەر ئەوان سەرکەوتوو بان لە وەزارەتەکانیان ئای بۆچی پێشتر لە وەزارەتەکانی لە پۆستەکانیان سەرکەوتوو نەبوون ئەگەری شکستیان خواردووە ئای بۆچی جارێکی کاندید کرانەوە ئەمە شتێکی دیکە پرسیارێکی دیکایە ئاخۆ بەڕێز سوودانی دەتوانێت نمونەیەکی سەرکەوتووی ئەو کەسانەمان پێپشان بدات کە دەڵێت ئەوانە کەسیانی سەرکەوتون ئەو نمونە بۆ نمونە وەزیری خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی کە بڕوانامەکەی لە زانکۆی بەیروت بەدەستهێناوە و هەتا تا ئێستا هیچ زانیاریەکی ورد لەوبارەیەوە نییە لە یەکێک لە زانکۆکانی عێراق ئەو بڕوانامانە پشتڕاست نەکراونەتەوە لەوانەیە هەندێکیان توانای ئەوەیان هەبێ کە لە بواری خۆیاندا سەرکەوتوو بن بەڵام بەداخەوە بە شێوەیەکی گشتی وەزارەتەکانی ئێستا من نایبینم کە لە وەزارەتەکانی پێشتری حکوومەتەکانی پێشتر چالاکتر و لێهاتووتر بن ئێمە بینیمان بۆ نمونە لە سەردەمی مستەفا کازمی ژمارەیەک لە وەزیرەکان ئەو خاوەن شارەزایی توانە و لێهاتووی بوون بڕوانامەکانیان بەرز بوون بڕوانامەی پشتڕاست کراوە بوون لە بواری تایبەتی خۆیاندا بەڵام من باسی شتێک لەو جۆرە دەکەم. بەڵێ بەڕێز نزار حەیدەر بەڕێوەبەری سەنتەری عێراقی لە واشنگتۆنەوە لەگەڵماندا بووی سوپاس بۆ بەشداری و شرۆفەکانتان.